الرحيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه. ئاەتێکی قورئانی پیرۆز دەخوێنێتەوە. ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. أيها الحضور الكرام، ئامادەبوانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ. نقف اليوم هنا ئەمڕۆ لێرە وەستابین بۆ ئەوەی پێکەوە یادی کۆچی دوایی یەکێک لە سەرکردە سەر بەرزەکان لەنەوەی خێزانی عەلەوی پیرۆز بکەینەوە کە سەماحەتی سەید عەبدولعەزیز هەلحەکیمە کە ئازیزی ئاشیستی خۆشەویستی عێراقە وەکو کەسێکی شۆڕژگێڕ هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ ڕزگارکردنی گەلی عێراق لە زوڵم و زۆر و چەوسانەوە و لەسەر ڕێبازی پیاوە مەزنەکانی پێش خۆی ڕۆی لە بەگژاچوونەوەی جەور و ستەم. سەید عەبدولعەزیز حەکیم کە نەوەی ئایەتوڵڵای گەورە و مەرجەعی بەناوبانگ و گەورەی باڵای شیعە بەڕێز حەکیمە کە بەو پەڕی ئازایەتی و جوامێریەوە ڕوبەڕووی زۆرداران بەوە کاتێک ویستیان گەلی کورد لە ناو ببەن و فتوا بەناوبانگە مێژویەکەی خۆی دەرکرد بۆ حرامکردنی شەڕکردن لە دژی گەلی کوردە. ئەوەش دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو لە دڵی گەلەکەمان تا ئەمڕۆ. ئەو مەرجەعە گەورەیە ڕوبەڕووی هەموو جۆرە دەمارگیریەک و جیاکاریەکی تایەفی و نەتەوەی بۆ لە عێراقەوە بە شێوەیەکی هەمیشەیی بۆ پشتیوانیکردن لە خەڵکانی بێدەسەڵات و بەگژاچوونەوەی جەور و ستەم. سەماحەتی عەبدولعەزیز حەکیم خوا لێی خۆش بێت یەکێک بوو لە دیارترین سەرکردە بەرهەڵسکارەکانی ڕژێمی بەعس لەگەڵ براگەورەکەی کە شەهیدی میحرابە بەڕێز محەممەد باقر الحەکیم کە سەرۆک و دامەزرێننی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامیە لە عێراقە کە یەکێک بوو لە دیارترین لایەنە بەرهەڵسکارەکانی عێراق لە ساڵانی بەرهەڵسکاری و بەگژاچوونەوەی ڕژێمی دیکتاتۆری لە عێراقدا. ئەو ئەنجومەنە بەڕێزەش ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ڕێخستن و یەخستنی ڕیزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە پێناوی بەهێزکردنی خەبات و تێکۆشان لە دژی ڕژێمی دیکتاتۆری و ئازادکردنی گەلی عێراق. شەهیدکردنی محەممەد باقر الحەکیم لە مەزاری ئیمام عەلی سڵای خوای لێبێت قوربانیدانێکی گەورە بوو بۆ ئەو خێزانە بەڕێزە. بەو جۆرە بووە یەکێک بوو لەو شەهیدانەی کە خەڵاتێکی خوداییان بەنسیب بوو کە بچنە ڕیزی شەهیدانەوە کە ڕێبازی شەهیدی حەق و دادپەروەری بوو. قوربانیەکانی ئەم خێزانە بەڕێزە تەنیا لە پێناوی گەلی عێراقی چەوساوەدا نەبوو بەڵکو لە ڕووی مرۆییشەوە بەشداریەکی گەورەیان نەبووە. ئەوەش لە ڕێگەی دامەزراوەی شەهید کە چەندین پرۆژەی تەندروستی و فریاگوزاری پێشکەش زیان لێکەوتوان کەوتووە کە قوربانی ڕژێمی پێشووتر بوون. ناوەندی ڕۆشنبیری یاخود دۆکۆمنتاری و مافەکانی مرۆڤ ڕۆڵێکی گەورەی هەبووە بۆ چەسپاندنی مەزلومیەتی گەلی عێراقی و ئەو قوربانیدانەی کە پێشکەشیان کردووە. هەروەها نابێت لە بیرمان بچێت کە ئاماژە بدەین کە بەشداری ڕۆشنبیری خانەی حکمە کە ساڵانێکە کار دەکات بۆ یارمەتیدانی خوێندکارانی زانستی ئاینی لەگەڵکردنەوەی خولی فێربوون و هەروەها ئەنجامدانی توێژینەوەی زانستی کە دەبێتەوە هۆی بەرەوپێچن و پێشخستنی گەلی عێراق و موسڵمانان. عەبدولعەزیز حەکیم
باشترینەوەیەک بووە بۆ جێگرتنەوەی باو و باپیران چونکە لە ڕێگەی ئەنجومەنی باڵای شۆڕشی ئیسلامیەوە ڕێگەدرا بە ڕێبازی باو و باپیرانیان بۆ درێژەدان بە کاروانی ئاوادانکردنەوە و بەرەو پێشخستن ئەوەش لە ڕێگەی بەگەڕخستنی و گرتنەدەستی چەندین پۆستی جیاوازە چێ لە ڕێگەی ئەنجومەنی سەکردایەتی کاتی عێراق بێت یاخۆت بەشداریکردنیان بێت لە هاوپەیمانی عێراق و هەروەها ڕۆڵێکی کاریگەریان هەبوو بۆ دامەزراندنی و هەروەها چەسپانی سیستەمی فیدرالی لە عێراقدا کە ئەو کات و ئێستاش ئەو چادرەیە کە لە ساییدا هەموو هێز و پێکاتە عێراقیەکان کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بتوان عێراق دووبارە بنیاد بنێنەوە ئەم خێزانە بەڕێزە زۆر نزیک بوون لە گەلی کوردەوە سەماحەتی باڵا بەڕێز موحسین حەکیم وە خۆی و کوڕەکانی و نەوەکانی تاکو ئێستاشە شان بەشانی سەرخستنی پرسی کورد و مافەکانی گەلی کورد دەوەستن شەهید محەممەد باقڕ و عەبدولعەزیز حەکیم لە هاوڕێیان و هاوخەباتینی کۆچکرد و بەڕێز مام جەلال بوون و هەروەها شان بەشانی بزوتنەوەی کوردایەتی وەستاون و زۆر لێوەی نزیک بوون ساڵانی خەبات و درێژ پێکەوە کاریان کردووە چ لە شاخەکانی کوردستان یاخۆت لە قۆناغی ئازادکردن و بنیادنانەوەی عێراقی نوێدا باشترین پشت و پەنابوون بۆی کە گەلی کورد بە مەفەکانی خۆیان بگەنە ئەوەش خۆی دەبینێتەوە لە کارەکانی بەڕێز عەمەر ئەلحەکیم کە هاوڕێی و دۆستی زۆر نزیکی گەلی کوردە کە لەسەر ڕێباسی باو و باپیرانی کاری کردو بۆ پشتیوانیکردن لە مافەڕەواکانی گەلی کورد ئێمە لە کاتێکدا کە یادی ئەو هەڵوێستە جوامێرانەی بنەماڵەی مەزنی حەکیم دەکەینەوە بەو پەڕی سەربەرزیەوە لە بەردەم قوربانی دانەکانیاندا دەوەستین بۆ بەدیهێنانی دیموکراسیەت بۆ عێراق و چاوەڕێی ئەوە لە بەڕێز عەمەر حەکیم دەکەین کە کاری ئەوانەی پێش خۆی تەواو بکات لە پێناوی سەرخستنی حەق و دادپەروەری بۆ ئەوەی کە باشترین پاڵپشت و باشترین پەنا بێت بۆ ئێمەی هێزە کوردستانیەکان لە پێناوی بەدەستهێنان و سەرخستنی مافەڕەواکانمان بۆ ئەوەی پێکەوە کار بکەین بۆ چەسپاندنی بنەما بەهێزەکانی دیموکراسیەت و بەدیهێنانی دوا ڕۆژێکی گەشتر بۆ ڕۆڵەکانی گەلی عێراق بە هەموو پێکاتە ئاینی و نەتەوەیە جیاوازەکانیەوە سڵاوی خۆی گەورەتان لەبێت و زۆر سوپاس.